دەوڵەمەند کەمە زۆر بەدەگمەن هەیە کە هاوکاری فەقیر بکات. دەوڵەمەند هاریکار نییە بۆی بابەت. نا هیچ هاریکار هەر فەقیرە دەدات بە فەقیر. هەیە 4 ساڵ هەیە دامناگا لە 2021 دامنا مدەی 2 ساڵ خێری باش بی زۆر کەس هەوی خێر خۆی دەکردێ گۆنانی بدە بە عالم پشت ئەوجا لەبەر هەندێک شەخص سەبەتەکەم هەرگرتەوە. چی وای کرد تۆ سەبەتێ دابنێ؟ وەڵڵە لەبەر فەقیرەکان فەقیر زۆر هەبی لە متەقا زۆر شەیە دەست کورد بۆ نییە نام بخۆت نانەکەمان بۆی داناوێرە دەوڵەمەندەکان هەبین کە ئاریان دەکردێک و بە خێرێمە بدە بە خێر نانەکان دەستمان پێ کردەوە. هەندێک شەخصتریش دەیانگۆ مافەقیر هەیە لە کەلەکچی کە نام ببات گەلێک شەخص وایان دەگوت تقریبان 6-7 مانگ سەلەکەم وەرگرتەوە لێ ناوی ڕەمەزانە جاتە سەلەکەم داناوە دەستپێک ڕەمەزان سەلەی خێرم داناوە بەس ئەم ئیمساڵەکە خێرەکە هیچ نەماگە بۆ فەقیرەکان کە بێتە کردن. باشە هەیە بێتە ئێرە بێت بۆ لای تۆ داوای نانی سەبەتی خێر بکاتن؟ هەیە باش هەیە فەقیریش زۆر هەیە لە کەلەکچی ئەوەی دێژێت کە فەقیر نییە بەلا 3-4 ڕۆژ بشتە بەر دوکان نان بەردوکان هەر دوکانێک بێتن دەزانێت کە چەند فەقیر هەیە لە کەلەکچی و دەستکورد هەیە بەس شەرم دەکات داوای تش بکات. باشە چێن ئەو کەسانی پێویستیان بەو نانە هەیە؟ وەڵڵا وەک خۆم خۆدان فڕنا هەیە کەسان کەم دەرامەت هەیە پێداویستی نییە هیچ ڕاتبی نییە تێ دێژێ معیزم لە ماڵە بۆ نان مەسە وەکو خۆم نەفەرمێت تێ دەبات هەر ڕۆژ 2-3 جار بێباتش دوکانم کردگە فری بووە و نە جارێک نەدوونە چەند جار تێ دەبات دەبێ ببات لای من عادیە بووە و. باشە خەڵک ئەوانەی کە لە ڕووی داراییەوە توانیان هەیە تا چەند هاوکارن بۆ ئەو سەبەتەی خێرە؟ بە کەم هەیە هاوکاری بکاکەدا حاڵ خۆش بێ ناژین دەوڵەمەندەکان بەڵاوێژین. دەوڵەمەند هاریکار نییە بۆی بابەت؟ نا هیچ هاریکار هەر فەقیرە دەدات بە فەقیر. دەوڵەمەند کەمە زۆر بەدەگمەن هەیە کە هاوکاری فەقیر بکات. ڕۆژانە چەند کەس لەم سەبەتەی خێرا سوتمەند دەبن دەتوانن بەشی خۆیان نان وەرگن لەم سەبەتەیە دەتوانی بڵێ چەند کەس؟ تقریبان هەیە 5-6 عایلە هەیە ئای سەبەتەش نییە ئاید خۆم بەدەمە پێیان سەبەتەکە ناژم کەسی پارە تێ ناکەمە سەمبێژەوە ئەمەم بخۆم دەری دەکەم ئەوەی فەقیر بێت ئێرە من نایگەڕێنمەوە بێژێ من نانم نییە دەسم کورتە دێژم چەند نان پێویستیت پێەیە خۆدەبە و لەوان سەرماتی. سپامێک ئاڕاستەی ئەو کەسانە دەکەیت کە لە ڕووی دارایی و ئاسیان باشە چۆن هاریکار بوون لەگەڵ تۆ لەگەڵ ئەو سەبەتە و خەڵکی؟ بە خودای بڵاوێژین بچێک چاو لە فەقیرەکان بکەن ینی نەبەس بۆ فەڕنا بۆ لە هەمی بوارێکەوە ئاگەیان لە فەقیرە بێتن دەستکاری دەستی بۆی درێژەکان بچێ هاریان کە وای عید و عەرەفاتەمە بچێ هاریان کەم بتان وەک منداڵ عالەم ئەی عید و عەرەفاتش بکەن.